بسم الله الرحمن الرحیم. ستای خواتان لێبێ بەڕێزان و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، ئەم کاتتان باش. دەڵێن ئەگەر بێدەنجی یاخود ئەگەر قسەکردن زیو بێ کەواتە بێدەنجی زێڕە یاخود ئاڵتونە. لەوانەیە لە هەندێک حاڵەت ئەمە ڕاست بێ، بەڵام ئایا لە هەموو حاڵەتێکە ئەمە ڕاستە؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم أو فليقل خيرا أو ليصمت. أو إيك إيماني بخوا وبروجي دوائي هي با قسەی باش بکە ئەگەر نابێ دەنگ بێ. بەڵام ئەگەر دیقەت بین لە بابەتی ماف کە وەکو مرۆڤ کە تۆ مافێکی حەقیقی خۆت هەیە، ئایا دەکرێت لێی بێدەنگ بی؟ ئایا کاتێک کە زوڵم دەبینی دەبێت لێی بێدەنگ بی؟ کاتێک کە ناحەقیەک دەبینی دەبێت لێی بێدەنگ بی؟ چکەم بابەتانە گیان لەوانەیە هەندێک شت لە هەندێک حاڵەتە زۆر ئاسایی بێ، بەڵام لە هەندێک حاڵەتە زۆر پێچەوانە بێ. باس و بابەتی بەرنامەکەی ئێمە ئەوەیە کە ئاخۆ بۆچی خەڵکی کوردستان یاخود هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ئاست خەمساردەکانی حکوومەت بۆ چارەسەرکردنی کێشەکان بێدەنگن. دەڵێن کاکە بەنزین گران بووە سڕەی بۆ دەگرن، دەڵێن نەوت نییە و دابەش ناکرێت ڕوو لە غاز دەکەین، دەڵێن غاز گران بوو ڕوو لە بابەتێکی تر دەکەین، دەڵێن کاکە دەوامی قوتابخانە نییە ڕوو لە قوتابخانەی ئەهلی دەکەین، کەم و کوڕی لە نەخۆشخانەکان هەیە ڕوو لە نەخۆشخانەی ئەهلی دەکەین، موچە نییە ڕوو لە کار و کەسابەتێکی تر دەکەین. مەرجە هەموو وەڵامدانەوەیەک و هەموو بەدەنگەوە هاتنێک و هەموو تووڕەبوونێک و هەموو دەنگ بەرزکردنەوەک مانای تند و تیژی بێ، یاخود مانای ئەوەی کە خەڵکانێک پێیان وایە کە جێرە شێوێنی بێ. تۆ کە مافت خوراوە، تۆ کە مافت پێشێل کراوە، یعنی سادەترین مافت کە پێشێل کراوە، یعنی ئەگەر زۆر 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 یعنی خۆت ئەوە بکەی هەر هیچ نەبێ، خۆ بەلانی کەم دەکرێت دەنگ بەرزکەینەوە. خەڵکێک دەڵێن کاکە ئێمە خەتای خۆمانەوەکو وەکو هاوڵاتیان لە هەرێمی کوردستان کە بێدەنجین بۆیە حکوومەتیش ئاوا خەمساردە. هەندێکیش دەڵێن ئەسڵەن ئۆپۆزیسیۆنێکی بێدەنگمان هەیە بۆیە کە خەڵک ئاوا بێدەنگە و بۆیە حکوومەتیش ئاوا بێباکە و گوێی لێ نییە و ئەسڵەن خەمی گرفتی خەڵکی نییە و خەمی ئەوەی نییە کە چارەسەری گرفتی خەڵک بکە. ئەوە ساڵی پار و ڕۆیشت و سێ موچە خۆیان خۆش. ئەوە ئێستا هەندەی نمایە کە بچینە مانجی 2024 تا ئێستا موچە هەر هەواڵی سەرشاشەکان و دەمی هەندێک لە بەرپرسان و تۆڕە کۆمەڵایەتەکانە. جا بۆتە بنوکتە و بۆتە بابەتی سیر و یەکێ دەڵێ ناوی وا هاتووە لە لیستی موچەکە لە سێ شوێن لە سێ وەزارەت موچە وەردەگرێ. لەلایەک دەڵێن هیچ شتێکی نامۆ لە ناو لیستی موچەدا نییە. خەڵکی دەڵێن وڵات جا خۆشتی نامۆ نییە، بەڵام ناوی دووبارە زۆرە. هەموو ئەو بابەتانە ڕۆژانە خەڵک چۆن دەڵێ بۆتە باس و خواسی تۆڕە کۆمەڵایەتەکان و شوێنە گشتەکان و کۆڕ و مەجلیسەکان و کۆڕی برادەران. بەڵێ پەیوەندەکانی ئێوە وەردەگرم، بزانم ئێوەی بەڕێز و خۆشەویست پێتان وایە کە بێدەنجی هاوڵاتی و خەمساردی حکوومەت لە چێوە هاتووە. کاک ئەمین لە سێ سادق سڵاوی خوات لەبێ ئەم کاتە باش. وعليكم السلام ورحمة الله وبركاته. کاک ئەمین، بەڵێ ناونیشانی بەرنامەکە و بابەتەکەیمە ئەوەیە کە بە کوردی خەڵک بێدەنگە و حکوومەتیش خەمساردە. بەڵێ 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 وڵی بەڕێی من کاکەنەوە لەم ئێمە سیستەمی یعنی بڵن سیستەمی باکەڵاوەکەم بانێ با جێبەجێمان کردووە بەڕاستی. چۆن سیستەمی باکەڵاوەکەم بانێ با جێبەجێمان کردووە. وەڵا بانەی بردووە؟
والله نقبل هكا زي بفوش بحكوا انا ابدا بحياتي من براسي حاجه كم شيء كده بلام كتاب بازي انتفاضين نوعيه كده يعني كان واحد كده وكخالد بو وكخالد عبد الصدامتيني ما والله وانا وصدامتين او كاتي لا شوي طلعني جابوا امريكا حتى فلقي سلطان وخالد هاو بدي المعرض بخير طوعوا براسي من هو يوم قناعته حتى خالد نادوا امريكا ما بقول عند صلاه بقول دابا انا كاجا باش يجي كاجا بن جواره باش يجي باش اي اخوه باش يجي في بيتي لوجكم والله شدنا باش يجي دعماو يعني براسي كما هو تسجيل انا كاجا يعني براسي تورسي كي حموش تكرار بديله المراقعه شوني خلق مودي خلق غازي خلق ناقا حمي كرار بديل ذكرى بسياتي يعني براسي وقو ارجع بك نادرك هو نادته براسي او تارو ناقا المراقعه خلق بيل حفل بودني خوي بوكي شيء خوي بوكي خوي حوسي لملاكا وان ذكروا حزبنا وان خدمنا خلقه براتي هیچ تكوي ناقاتو مگه خدمي خوام يارو دست كانت خوش بقربان زور سپاس لانا خان لهولير سلاوي خواد لبيم كاتت باش لانا خان سلاوي خواد لبي لانا خان جوله دنگ ما الو بالله فرمو او كاتت باش برس استاذ باشي برز حوالتان باشا والله بتمام خويا نقولاتي لخوای گەورە بە زیاد سوپاسان دەکەین لانا خان پێتان وایە کە بێدەنجی خەڵک و خەمساردی حکوومەت ئەو بارودۆخەی دروست کردووە والله كاغانير امتحانات الجواز ما اسا اما اهدر حكومة خرافة يعني اسا مجيب الزبين يعني في لميردة شي حسا صالي داكو يعني في سجن شي حسا صالي داكو انا خطا حكومتها دخوة كاغانير خلقك بخوي خرافة خواه جورز دري هر ملة خراف دي سرسدي خافي لدني يعني كيفما تكونوا يولى عليكم وشلون بن او كسانش حكومتان دكان ثاني او ملتي او حكومته يعني اخفيك بخو دواري درين كاغانير اسا عملنا وخو يعني برا بين لقر براينيا خص بين لقر براينيا برا ملياردير يا ارمتي برا كينادا كريسيا يعني انا هم ياك يعني خطايد صلاة داري انا بخوش مع خرافي انا بخو مع داد في اخوي ديالكم يعني خداي جوكا صلاة داري مثل ما نقول يعني تقولنا على ذكري وانه تقولنا وتصفاتكم يعني سماحة على شيخ وبراء هم يكون عليه والله إذا قلتوا براء كريسير كان يبخوه يربطان خوبا لا يناسي أبدأ حكومة خلافة لقد أولين يعني الذين ركبت كابرا سيخانو هي دايتش لكري دانشتو عاري والله يعني ببلقوا يسلوها وغيري يعني ببلقوا ناسيا الخومة نزلوها وغيري أجاق أو مدلة الرولة خواهي جورة بخاتم خواهي جورة باساكي يعني حاضر ما لبودني دستر كانت خوش زور سپاس هم سقطها حكومة تقريزني يعني زور سپاس برزي كاك كارزان جان سلاوي خواد لي بيم كاتت باش لسليماني وفرمو شنو قربان سپاس كارزان برزيك دلي ئەم بارودۆخەی کە لە نەوەتوێک ڕوویدا مەسەلە هێز و دەسەڵاتی خەڵک و چەکدار و پێشمەرگە نەبوو زروفێک ئەو بارودۆخەی دروست کرد ئیوا هەیە دەڵێ ئەوەی کە ئێستا ڕوودەدا تاوانی خۆمانە ئەوەی کە دەگوزەرێ ئێمە خۆمانین بەڕاستی تۆ دەڵێ چی؟ ئەمە بابەت ئەوە بەنسبەت نەوەتویەک ئەگەر ساڵی نەوەتویەک خەڵکی کوردستان پشتی دەنگت ئەوە بوو کاک کارزان دەنگت تێکەڵ بوو نازانم کارزان ئەگە شوێنەکەت بگۆڕی نازانم شەبەکەی بەڕێستان مۆبایلەکەتان تەواو نییە ئێستا باشە بەڵێ ساڵی نەوەتویەک خەڵک بە پشتیوانی پێشمەرگە ئینتیفاضی کرد بە پشتیوانی پێشمەرگە ڕاپەڕینێکی وە لەو پێشمەرگە وجودێکی ئەوتۆی نەبوو هێزێکی ئەوتۆی نەبوو بەڵام خەڵک بەدیلێکی شک ئەبد ئێستا بەدیل نییە من پێم وایە ئەو تایتڵی بەرنامەکە کە ئەڵێ بۆچی خەڵکی کوردستان بێ دەنگە لە ئات خەمسادی حکوومەت بۆ کێشەکان ئەوە ناحەقیە خەڵک بێدەنگ نییە ئێوە بەدیلین کات سەباح ئێوە لە ئاستی
تەڵەبی خەڵکانین ئێوە ناتوانن یەخەی دەسەڵاتکردن وەزیفەی ئێوە چییە من ئەمە ئێوە خۆتان بگۆڕن ئەمە ئێمە بەبەست دانی حزب ئۆپۆزیسیۆنەکانەوە نیە حزب ئۆپۆزیسیۆنەکان خەڵکی ناڕازی گشتی ئێوە نازان تاکەی بەرێک دروست ناکەن نازانم هەتاکوکەی یەک ناگرن هەتاکوکەی دەنگە ناڕازیەکان کۆ ناکەنەوە و نایکەن بە چەپشێک و بیکێشن بە تەقڵی سەری ئەو دەسەڵاتە کارزان پێ وایە کە حکوومەتیش دەسەڵاتدارانی ئەم هەرێمە گەیشتونەتە قەنەعات کە بەدیلیان نییە یاخود وەکو چۆن دەڵێ وەکو جەنابەت ئاماژەی پێ دەکەی کەسێک نییە پێیان بڵێ لێرە بوەستن بەسە دەسەڵات گوێ ناگرێ دەسەڵات گوێ ناگرێ گوێیەکی نییە بۆ بیستن کەسیش نییە گوێ ڕاکێشێت تێگەی من دڵنیا دەکەم کۆمەڵی ئیسلامی پارە ئیمتیاز لە یەکێتی نیشتیمانی وەرەگرێ یەکێتی ئیسلامی لە پارتی دیموکراتی کوردستان وەرەگرێ بارەکەی هەموو ئەو حیزبانە لە پارتی بەڵگەت هەیە کاک کارزان بڵێ ماوەسا عەلی بادیر وتی ماوەسا عەلی بادیر خۆی وتی ئێمە کەس خێرمان پێ ناکە ئەگەر وەریشیگیت حەقی خۆمانە ڕەتی نەکردەوە ئەو قسەیە ڕاستە وای کرد وای وتووە بەڵام ئایا بەڵگەی ئەوەیە کە یعنی ئەوە وەرگرتنە دەڵێ خۆ ئەو کوردستانە ئەی هەمووانە یعنی ئەگەر بشماندنێ خێرمان پێ ناکەن بە مافی خۆمانی دەزانین بەتاکید بەڵام تۆ زانی چۆنە ئەبێ ئەو خێرە لە دەستی حیزبێکی ستەمکار وەرنەگری بە یاسایەک وەریگری دەکەی یاسایەک کە هیندێ بۆ هەمووی چی پیاڵێن عەدالەتی تیا بێ بۆ هەمووی وە شەفاف بێ من بزانم تۆ چەند وەرئەگری من نازانم تۆ چەند وەرئەگری ئەویتر چەند وەرئەگرێ ئەویتر چەند وەرئەگرێ کاتێک کە تۆ دەست بان کردەوە لەم حیزبانە ئیتر ناشتوانی پێیان بڵێ بۆ ئەوە ئەکەی ناتوانانی هیچی پێ بڵێ ناتوانانی بەرەنگاری دەستەکان بەڵێ خەڵک من پێم وایە خەڵک بە واجبی خۆی هەڵساوە خەڵک هیچ کەتە خەم نییە ئەوەی لەسەر خەڵکە بەزیادەوە کردوێتی یەک ڕۆژ مامۆستا عەلی بادیر و مامۆستا سەلاحەدین کە بە زستانیش کڵاشەکانی داناکەرێ و بە قاتی شاڵەوە ئەگەڕێ 15 ملیۆن تا 20 ملیۆنی مەجلیسی حکمی هەیە خاننشینی لە بەغا یەک سەعاتم پێ بڵێ هاتوێتە ناو خەڵک یعنی ئێوە ئەتانەوێ خەڵک بیرڕخێنە بێنە سەر بێەوە بێنە سەر حاضری بڵێ فەرموو بەخوا ئەوە قەت بە خەیاڵ نادێنن ئەمە پەیامی منە باڵێن مەبەستم مۆجه نین بۆ کۆمەڵی ئیسلامی بۆ ئەوەی کە نیازی هەیە لە فێرا دانیشتووە بێ خەڵک بیرڕخێنەوە ئەو تێکە سەرتاقەت شتی وان نییە ئەبێ تەسخیە بی تەسخیە ئەوەیە کە تۆ ئەندام پەرلەمانەکانت دەم نەخەنن ناو پارەی ئەو میلەتە ئەگەی 6 ملیۆنە بڵێ من ملیۆنەیەکم بەسە ئەوە لاقی خەڵکە وەری ناگرێت یا کە وەری ئەگرێ بە شەفافی لە شوێنێک لە جێگەیت سەرتیکا هەموو ئامانجێک تەسخیە ئەوێ تۆ ئەگەر ئامادە نەبی تەسخیە بی ناگەی بە ئامانجی خۆ حیزبی سیاسی یعنی ئامانج بەڵێ کاکارزانجان دەستەکانت خۆش بێ کاتم زۆر پێ زۆر سپاس بە قوربان دەستەکانت خۆشیانی من لە چەمچەماڵ مەیلی بەڵێ مەیلی خان فەرموو بەڵێ دایکی مەیلی بەڵێ بەڵێ خۆی گەورە مەیلیتان بۆ بهێڵێ ئینشاءڵڵا فەرموو دایکی مەیلی وعليكم السلام ورحمة الله ايوه دەڵێن پێتان وایە کە بێدەنجی خەڵک و خەمساردی حکوومەت هۆکاری هەموو کێشەیە دایکی مەیلی بەڵێ فەرموو قسە بکە وەڵڵی براکەم چی بڵێن ئەی لە کێوە دەست پێ بکەین ئەمە نازانی چین ئەم خەڵکە زانی میلەتی ئێمە بەرپرسەکان ئێمە زانی بووین بە چێ میلەتی ئێمە بوون بە بەنی ئیسرائیل بەرپرسەکانوانش بوون بە قارون چۆن بەنی ئیسرائیل هەموو شتێکیان کرد هەرەکیان قارون لە خۆمانە ئێمەش ئەوەنە سەوسانەوەمان بینی بە دەستی سەدام حوسێنەوەمان زانی ئەمانە دێنە بن شێخی شەریف ئەمانە چێن براکەم ماڵی مامجلال جوانیانن ماڵی مەسەد بەرزانیش خۆی و کوڕەکانی سوێن بە خواستیا و درازەکان شیلیان ڕاستنی بەڵێ وایە تۆ هاوڵاتی قسەی خۆت دەکەی فەرموو بۆ نمونە ڕیفراندۆمەکە بۆ بڵم نێچیروان بارزانی بۆنی ڕیفراندۆمی کە مەسەد بەرزانی کردی پێی ڕازی نەبوو کاکەجان ئەوە 4 ڕۆژی تر دەنگدانا ئەم بەرپرسە دزوو گەنگەڵانەی کە ئێستا هەر لە خۆیان نادرن سەیری خەڵکان هەر کەسوونە ماڵی خەڵکە بینی ئەوە نەبڵی پیان خۆشەکە لە دەرگیانە بن کە لە کاتێکە ئیشیان بە خەڵکە وێنیان لەگەڵەگرن کات فڵان لە ماڵمان بوو کات فڵان کەس جەماعەتەکەی هاتن بۆ ماڵمان
براکەم هەر بەرپرسەکانی تر بەپوکو قسەی خراب نەکەم یەکێکی مەوەسا عەلی باپیرە و مەوەسا سڵاحە و ئەمانە بەرپرسەکانی تر ئێستاش ئەچنە مەسبەرەی مەسەبەرزانی بەشەر مۆچن ئێستا ڕوویان نەیە شانزە خەڵکەن بەرامبەر چاوی سنیان دەرپەڕێنن بەرامبەرتین یعنی چۆڵی بەڕێزێکەوە لەگەڵ مەسەبەرزانی هەڵسکەوتەکان بۆ هەردەمێکە یەکتریان نەبینیوە دەمێکە بە یەک هۆشدانە نیشتون ئاخر ناسیراکە من مەبەستمە ێستەنیە هەر کاتێک کە ئێمە لە تەلەڤیزۆن ئەیان بینین هەر کاتێکە بچنە بەردەمیان چۆن بڵێ شەرمێکیان هێریان دایکی مێلی ئەگەر من شتێکت پێ بڵێم ینی بە بەڵگەوە پێت بڵێم بە دەلیلەوە بە شایەدی ئەو سیاسی و سەرکردانەی کە دانیشتون مامۆستا عەلی باپیر هیچ کاتێک نەترساوە لە کۆبنەوەکان و قسەی خۆی کردووە بێمنەتیش بووە و هەموو جارێ دەڵێ من ئەگەر دابنیشم قسە بێتە گۆڕێ قسەی خۆم دەکەم بەڵێ مێلی دایکی مێلی ئەگەر دەنجی تەلەڤیزۆنەکەت کەسکەی لە مۆبایلەکەەوە قسە بکەی سپاست دەکەم بەڵێ بەڵێ زۆر سپاس دایکی مێلی کاک پۆڵەجیان سڵاوی خوارد لەبێم کاتت باش سڵاوی خوا لە تۆ لە بینەرەکان لە هەموو کارمەندەکان سەلامەت بی کاک پۆڵەجیان بەڵێ خەڵک گلەی لە دەسەڵاتە گلەی لە ئۆپۆزیسیۆنە دەڵێن دەسەڵاتێکمان هەیە گوێ بە هیچ نادا لەو لاشەوە خەڵکێک هەیە خەڵک و ئۆپۆزیسیۆن تامەبار دەکات بەوەی کە خەڵک بێدەنگە و ئۆپۆزیسیۆنیش بێ هەڵوێستا ئەمانە چی ئەم هەموو معادلەیە چۆنیە دەست خۆش بۆ تۆرەکە ناتوانین بەڕەهایی ڕێژەیە بێدەنجەکان کاکەنوەر ڕێژەیە بەڵێ دەنگەیە زۆرە بەڵام ئەو دەنگە بۆ بە ئاراستەیەک نابردرێت کاریگەری هەبی ئەوە گرنگە یعنی ناڕەزاییەکان زۆرن ها تۆ سەیریکە لە کەناڵەکان لە بازاڕەکان تەنانەت هەندێ ئەو لەو جیراوانەی بازینا زندانیەکان ئەوانە چین هەدی ئەوانەی کە زۆر جار هێرشیان دەکرێتە سەر یان قەدەغەکردنی خۆپیشاندان کەواتە خەڵکێک هەیە دەنجی بەرزە بەڵام ئەو دەنگانە چێ وای کردی ئاراستەیەک بەرهەمێکی نەبی ئەوە گرنگە خۆمان دەزانین بمانەوێ و نەمانەوێ حزبەکان کوردیان دابەش کردووە بەسەر هەر یەکە و پرۆگرامی خۆی یعنی ئایدیای خۆی ئایدۆلۆژیای حزبەکان تەنانەت جوگرافیاشی کەوتوتە ناوێ هەردوو زۆنەکە ئەوە لەسەرەوەی هەمویان بە دنیاییەوە کەواتەوە دەنجی داوەتەوە تاکانوە کێشەکان ئێستا نیوەی هاوکێشەکە لە بەغدایە نیوەی لە کوردستان دەسەڵاتداران دەیانەوێت تۆپەکە بخەنە گۆڕەپانی بەغدا و هەر ئەوی تاوانبار بکەن و لێرە دەنگێک نییە بچێ یەکلای کاتەوە ڕوونی کاتەوە چ لە بەغدا چ لێرە ئایا چێ تاوانبارە ئەو دەنگە کەمە هەر نمونەیە بۆ بەڕێزت دەزانی دوێنێ دوا بەهانەی وەزیری دارایی عراقی بووە سوکایەتێ بە تاکمان بۆ وەزیرەکان بۆ سەر کۆمار بۆ 8 ملیۆن کورد دوو پاسپاری هێناوەتەوە دەڵێ بە زمانی کوردی نووسراویان بۆ کردووە ئەرێ وەزیری دارایی ئەی نوێنەرەکان ئەی بە پێش شڕە دەستورەکە تا زمانی کوردی زمانی فەرمی نییە بێگومان زمانی فەرمی نییە یعنی دەبی بە زمانێک بۆ دونێری ئەگەر ڕاست بۆ بووی ناوە دووبارەکانت دەربێ نابایە چۆن دەری بێ نابایە بووی باە ئەوەن دەسەدە ئەوەندە هەزارە ناوی دووبارەکان هەیە بەڵام دەنگەکە دەنگێکی دەرونیە دەنگێکی برسیکردنە دەنگی پەرتەوازەکردنە کاکەنوەر تۆ سەیری کە لە بەغدا هەمووی پەرتەوازن ئەوەیان هەیە لەکوێ لەسەر کەناڵەکان پێ من هەتا ئێواری هاواز کەم دەنگم بڕاوە چەند ساڵە گۆڕی بەڵام ناخم قبولی ناکرد کە من ناخی من قبولی نەکرد ڕاستیەکان بشارمەوە بێڵە میلەتەکەم کەم دەسەڵاتم ئەوە کەواتە چێ دەسەڵاتەکان دەگیرێ دووبەرە هەیە دەسەڵات ئۆپۆزیسیۆن تا ئێستا ئۆپۆزیسیۆن لەسەر بەرنامەیەکی هاوبەش نەماندینیون هاوبەش ساڵێک دوو سێ لە خامی سیاسی دارایی ئابووری پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا کێشەکان چین ڕوونیکەونەوە بەرامبەر دەماوە بە دوواداچوون بکەن چێ تاوانبارە یان بڵێن ملت ئێمە بە ئەرچی خۆمان هەستاین ئەرچی خۆمان جێبەجێکرد خاڵێک دوو سێ بەغدا تاوانبارە ئەڵێم هەرێم لەوەیان تاوانبارە ئەوانە نابینین کەواتە پەنگا و دانەوەیە لە ناو ناخی کورد
دەستەکان خۆش بە قوربان زۆر سوپاس کاک ئیسماعیل لە هەولێر سڵاوی خوات لەبێ سوپاس کاک پۆڵاجیان کاک ئیسماعیل سڵاوی خوات لەبێم کاتت باش دەنجی تەلەڤیزۆنەکەت کسکەی سوپاس دەکەم کاک ئیسماعیلجیان بەڵێ فەرموو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. سپاس بۆ بەڕێزت زەنابتان دەڵێن ئایا بە فعلی خەڵک بێدەنگە و حکوومەتیش خەمسار دەبۆیە هەموو کێشەمان هەیە؟ کاک حاجی شتێکی لەگەڵ بەڕاستی تاریخی بەس ناگەن لۆ ناگەن ئێستا بۆ شەوازادەی کەناڵی نوێ دەستەوە بەدوان و پارە بەس دەکرێ و سەرۆکی لە ئەو کەناڵی خۆی دابینی کردیە ئێستا لەولا سلێمانی کەناڵی هەست کرایتەوە لە سەبوجەی هەلەسار زرێن داهاتەکانی ناخۆ هەلەسار تارهەیە بەس ناگەن کاک حاجی یعنی بە بۆچوونی جەنابەت لە هەرێمی کوردستان پارە زۆرە بەڵام نایدەنە خەڵک لەبەر ئەوەی کە تاو تێگەیشتونە کە خەڵک هیچ دەنگ ناکە و ئەو کەناوی ئەو لە ئەو لای کەناوی دەسەڵات کەناوی ئەو لە ئەو لای ئەو بابا بخۆی جووت کەناڵەوە کەناڵی هەمدا مەزنادێ لە سەدەهاتی ئەو ملەتەوە بەڕێوەدەسی هەرکە کەس قسە ناکەوە ئەدنەو لە دەرێنەوە ناوە لەو تاریخ خۆمانەوە ئەمە داهاتی خۆمانەوە ئەو کەناڵەمادانەوە وەڵاهی لە 91 پێڵاو نەبوو لە پێکەن ئێستاش کەناڵ بە دەیان و سەدان ملیۆن دۆلار دادنێن هەمویان سەدان ئەدەبڕ بسانیە هەموو پەیامێنی هەیە لە هەموو سار و شێریان لە پارەی خەیاڵیان پێدەن ڕاست دەستەکانت خۆش کاک ئیسماعیل دەستەکانت خۆش بە قوربان زۆر سوپاس دەستمە ژاراوە کاک حەمەڕەشید گیان سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش کاک حەمەڕەشید ئێوارت باش کاک حەمەڕەشید وەزعت چۆنە زۆر بەڕێزی لە خزمەتتان یەک عیبم نییە گەرەوە سەلامەت بن یاخوا سەلامەت بن ئەرێ چییە ئێستا لای ئێوە بەفرە بارانە وڵی قوربان بارانێک باری بەڵام ئێستا تەژوێکی سارد هەیە هەوای ساردە باش سارد هەیە ئای لە چیاکان وڵا لە چیاکان بەفر هەبوو بەڵام وا بۆ شێوەیەکی نینێناوە بەزیاد عیبی نییە لەخوا بەزیادی کە ئیشی باش و کاری چاک و کاک حەمەڕەشید گیان بابەتەکەیمە ئەوەیە کە خەڵچێک ئەمە قسەی خەڵک دەگوازینەوە بۆ خەڵک دەڵێن حکوومەت بێباکە و خەڵکیش بێدەنگە وایە؟ وایەوە لەبەر چاومانە دەناو خەڵکیدا نزی شتەکان ئەی حەل چییە؟ با ئەمە لە حەلەوە دەست پێ بکەین بۆ نمونە وەڵڵاهی ئەمەن کاکە حاجی با بە سەراحەت قسەی کۆمە من یەکێکم لە ئەندامەکانی ئۆپۆزیسیۆن لە حیزبێکی ئۆپۆزیسیۆن کار دەکەم و بەڕاشکاوی با مادام ناوی حیزبەکە مەڵێ هەر کەسێک بێ ئایا پێت وایە حیزبی تۆش ناڵێم باش ئەتۆ وەکو کە ئەندامێکی حیزبێکی ئۆپۆزیسیۆن خەڵکێک پێیان وایە کە حیزبە ئۆپۆزیسیۆنەکانیش بێدەنگن ئایا وایە؟ ئەیە وەڵڵا یەک زەڕە بەشیکەمەوە یەک زەڕە من گلەی لە دەسەڵات ناکەم ئەزانی بۆ تازە دەسەڵات لەوە دەرچۆش لێی لێ بکەین ئەو ئیشی خۆی دەکا شخۆنی بمێنیتەوە دەسەڵاتی لە دەستدا بمێنی ئەوەوەی دەکا دەستی کردو بەسەر لە شێوانی خەڵکەکەی وەخت بردنەسەر وەخت بریدی تاخیرکردنی هەڵبژاردن ئەوەی کە دەیکا بە بەرچاومانەوە خەڵپەڕین بەرامبەر لە حەزاری لە حەزاری دەور و پشتمان لە بنەوە ژێر بەژەری ئیتیفاق لەگەڵیان ئەو مانعی نییە هەموو شتێک دەکا بەڵام توخوا نابێگلەی لە ئۆپۆزیسیۆن کەین چەند حیزبن بۆ نەیانتوانی بەرەیەکی تۆکمە دروستکەن تۆ لە خەڵکی خراپ گەڕێ 12 حیزبی پاک هەن کە دیارن ئیش دەکەن و کار دەکەن و ئۆپۆزیسیۆن دەبووە بەرەیەکی تۆکمان هەبایە لەگەڵ زەماوەر ئەو ڕووکەکە چی تێدا زەماوەر ناڕازیە بۆین و نەڕێین ناڕازیە بەڵام ڕووناکایی شێک نابە شی نابە ڕاستە گوێم لێ بوو جەنابەت باسی بەڕێزێکت کرد و تێ قسەی خۆی کردووە بە تەنها قسە ناڕوە بە تەنها لە هیچ کۆبوونەوەیەکی من پێم خۆش بوو هەر دە 12 حیزب چونکە دەبوو دەرەج وەرگرن ئەگەر لە یادت بێ وەک من ئاگاداری هەستان بۆ ڕێکاندۆم هەموویان کۆکردنەوە دەنجیان لێ وەرگرتن دوایی چون لە دوکان قراری خۆیاندا چیان بەسەر کوردستان هێنا باش یەک حیزبیان کرد
دان کرد چونکە ئەوان بەس پرسی پێ دەکەن بۆ خراپەی لەگەڵی دانین پرست پێ بکەن بڕات چێچ بکەین بۆ مەسلحەتی کورد نەخەی عشتیوا ناکەن مەحاڵە من بەرەو ڕوون پێگوتم بە قیادەکانیان نایکەن بەڵام بەداخەوە پۆسوێن دەپەڕی زەحیفیدایە لارێ حەق بە حەق مەبڵێن سێ حیزبی برادرانی ئیسلامی قەت وەرە سێ حیزبی ئیسلامی یەکتر نەگرن یەکرت تۆ ئیسلامی تۆ مەنهەجەکەت ئیسلامیە بۆ دەبێ هەریەکە بۆ خۆت هەڵا بڵێ جگە لە حیزبەکانی دی چەپەکانیش هەڵیان ناڕازی کاکاوڕۆ لێگەڕێنەوە لای سیاسی با بە هەموو لایەکی جێگەی میلەتەکەی خۆمان بکەینەوە بڕین دەسەڵات خۆ بەتەنیا ئەو کوردستانە مڵکی بابت نییە بۆوان لەو میلەتەی دەکەی بۆوان لە کورد کرد بۆوان لە مەسیری کوردستان کرد نەخێشتیوا ناکەن مەحاڵە سبەی نەبانجیاکەت بۆ کۆبوونەوەی هەمووی ئەڕادەکەن بەرەو پیر دەست بەسی جێوە دەنێن وەڵڵاهی من دیانەیە لە پێشدا لە سکرتێری حیزبەکەی خۆم دەستەکان خۆش بە لە خزمەتدا زۆر سپاس کاک حەمەڕەشیدیان کاک هاوکار لە هەولێر سڵاوی خوارد لێ بەم کاتت باش ئەو کاتت باش سەلام عەلەیکوم عەلەیکوم ئەسسەلام کاک هاوکار کاک هاوکار بەڵێ تۆ وەکو هاوڵاتیەک پێ دوایە کە گرفتەکان لە شوێوە کاکە پێشەشی دەستخۆشتانی دەکەم بەڕاستی دەست خۆش بێ ئەگەر هەندێک ئینسانی مسلمان مابی لە کوردستان یعنی بەڕاستی ئینسان قسە بکە ئێوەی جەماعەتی کۆمەڵ و یەکگرتو ئەو ئینسان دەست بە دەستنێژانن کە لە کوردستان ماون ئەو وەزعیان ڕاگرتووە ئەگەنا ئەوەن دەست نادیتن بەڵام من بە کورتی و بە کوختی پێت بڵێم لە زاڵم چیان پرسی زاڵم گوتیان کاکە تو لۆ لەو خەڵکەی دەکەی لۆ غەدریان لێ دەکەی لۆ یعنی بەو نەوعی لەگەریان دەزوو دێوە گوتی والله کاکە ئەمن هەر چ دەکەم کەس قسەی ناکە گوتی من هەر چیان لێ دەکەم کەس قسەی ناکە ئەمیش لۆ خۆم بەناو دەکەم لۆ خۆم چم بویە لەگەریان دەکەم لە خراپەی تێدەگەی ئەوزە بەڕێی من ئەو وەزای ئێستا ڕوو دەدا سەتا نۆهەتی خەتای خەڵکە سەتادەی خەتای ئەو نارێم حکومەت دەرێم ئەو مافیانەی کە ئێستا تووشی مەبووینە بەڕاستی نازام ئەو ملەتە چ گوناحەچ کردیا خوا ئەمەی تووشی ئەوانە کردیا نازام نە ئەمە تووشی وان بووینە نە ئەوان تووشی مەبوونە یعنی زۆر سەیرە شتێکی وا ڕوو دەدا یعنی نازام لە هیچ قەرنێک نەمدیتووە نەبینرایە و لە مێژوش باز نەکرایە تێدەگەی حەل چییە حەل بۆیە دەرێم بەڕاستی یعنی خوش بەخۆی بە زمانی خۆی دەفەرمێ من موسڵمانەکی ئیماندارەکی بە غیرەتم خۆشتر دەوێ لە ئیماندارەکی بغيرة إذا جاي بصراحة قسام كي المؤمن القوي خير من المؤمن الضعيف بلى بس من العربي بقوة هذا حديث كان مهمي أو اشتغل بكردي لبكر براسي بلام أجر زمانه سركوتو بين براسي دبي إنسان يعني خواي كورد دري أمن بجوري ما عندي بونتا فاداشتان بدمو بجوري ما عندي بونتا اگر اتو لماره دانشی بتمای خدا لطفاکا با خدای خدا یکم زارو چی لما دبتوا او زارو چی لظالمان دبتوا لقرآن شخواه قولا كرخدة لفرعوني دقري لآل فرعوني دقري لو كسانة دقري كبشتي فرعوني انقرتيا اواني لسادو فرعوني بارتاو سياسي عندك خواه زيادة اللوانة توربون لك لفرعوني كده جاي من براسي دريم خوا زياتر لما توري اگر دمانيوي خوا خوشمان دوي براسي دبي خوينيش بريجي براسي بس او قسانه دكم حزم لينيه اما حزم على حكومتك كردي هبي كردك حكومه بكا كردك بس بو نوعينا ولا تخوا بوا ولا قندلي كاكا لفارد زين قينا بس هو قندلي الذين بكري الذي اخلاقي بكري اوهم باخلاقي بلاصيوا پیغمبر صلى الله عليه وسلم دربي اگر مصيبه رولا همش يعني دبكا بس مصيبة رولا دين النكا شو كانت الدين الدروة خاك الدروة ناموس الدروة شرط الدروة يعني نامي هيشتك نامي براسي ولا بادرز لغزة وقري من دالشي دسالي لغزة براسي من قصان دكم همو كردستان بقدر يد من دالي سيزة سالي غيرت مانية لا لو غزة برابر او توقف تياري راوستانا والله خوا عواني خوزوي اگر قيسة مسلمانك ما بي ايمان دارك ما بي لدنياي كومالگای غزه اگر
بەڕاستی پێغەمبەر دەیتەوە برایەکانی پێغەمبەر مسلمانان و ئیماندارانی غەزەن ئێمە نین ئەگەر دەمانەوێت برای پێغەمبەر بین ئەگەر دەمانەوێت برای پێغەمبەر بین باخیرەتمان هەبی کورە ئینسان یەک جار دەمری کورە ئینسان دوو جار نامری کورە ئەوە مردنە نەک ئەتوو بەگول لە بکوژرەی و شەهید بێت بەڕاستی خۆشەویستانی خوددا ئەو کەسانن کە لە ڕێی خوددا دەجەنگن خوددا زەرێ ئەو کەسانە لە ڕێگای من و لەسەر دینی من دەڕۆن ئەوانە لە لای ئێوە مردوون لای من زیندون و لە لای من میوانن دەستەکان خۆشکە هەلاوەیە دەبی ئەو دینە بەجەنگ هاتیە جەنجیش لە جێگای خۆی دەکرێت ئەگەر ئێستاس نەیکەی بەقسە بەمزاهرە بەس هەمومان یەک دەبی زۆر سپاس کاروانجان یارەبی خوددایە ئەوەندە دەرێن یارەبی خوددایە لۆمان ساقەی کاکمان لێ نەگرین خوددایە لێمان تووڕە نەبی لە سەروانە هەر ئەوەندە دەسەڵاتەمان هەیە اللهم آمین دەستەکان خۆش دەستەکان خۆش بخۆمان زۆر سپاس دەیگەڵا کاک هادی سڵاوی خوارد لەبێ کاک هادی ئەم کاتت باشجانەکەم سپاس بە قوربان دەستەکان خۆش بێ کاک هادی ئێوە دەڵێن چی بە قوربان قوربان ئەوێ بۆ خەڵکی کوردستان بێنێگە لە ئاسخۆی سادە حکوومەتی بۆ کێشەکەوەنە ئاخۆی ئەو دوو حیزبە ئەوەندەیان خەڵک دامەزراندووە ئەوەندەیان معاشخۆر و بندوایە ئیتر ئەوە حسابکردنیوەی ئێستا مشکلەکە زیاتر لە دامەزراندنکە نییە مشکلەکە لەوەیە کە ینی لەسەر ڕقەمە حکوومەتی عێراق دەڵێ ئەوەندە ڕقەمە مۆزەفە حەقیقی هەیە حکوومەتی هەرێمیش دەڵێ نەخەل ئەوەندەیە ینی ئەوەی کە ئەوەی دامەزراوە داوامی حەق خۆی دەکە ئەو بابەتێکە بەڕاستی بەڵێ قسمەوە کە خەڵک دەنگ ناکاتن زۆربەی ئەوەیە برێن ئەوەنیا بەس ئەگە کورد لە شاعیرەکانمان لە مستی مامۆستاکان هەر لە قانعی و بێکەسی و پیرەمێ بێ ئەڵێ ئەگەر چی قەومێکی زۆرین بەڵام داخکەم سەرت و خۆخۆرین خدا کاری نابەدێ ناکە تا چێ نەبینی بەفری تێ ناکە داخودقانە دەفەرمێ بۆنە بەردی چاو نەترسی فەوقی سەر ئەلمانە کورد بۆ شەڕ و داوا حەقیقەت شێری ڕووی مەیدان کورد بەڵام داخەکەم بێعلمن و خۆخۆرن و خۆڕێژیەک هەر خەریکی تاوتون و کوشتن و تاڵانە کورد ئەبەر ناگا بە مەقسەد نوکەری بێگانەیە دوودڵم پیسن لە گەریەک بۆیە وا بێلانەیە ملەتێکن بۆ نمانی یەکتری هەوڵەدەن داخەکەم ورد و دروستی شێبی ئانەیە داگە تەمەشاکە بێ ئەو هەموو لە تاچانم ئێمە سل پەنجا کاتە ئەم شاعرانە ئەم کەڵە پیاوانە یعنی کەواتە لە سەردەمی ئەوانیش هەمان ئەوەی کە ئێستا هەبووە کەواتە بەداخەوە ئێمە دەکرێت بڵێن مێژوێکمان هەیە لە گەندەڵی مێژوێکمان هەیە لە خۆخۆری تەمەشاکەی لە جسری بێگەڕێ بەوراواسی پێڵێن سەفەوی لە جسری ئەولاش عوسمانەکە ئەمە کات خۆی بوو ئێستا سەروە بەداخەوە دەستەکان خۆشاکاری سوپاس دەکەم دەست خۆش سپاس دایکی محەممەد ستاوی خوارد لەبێم کاتت باش دە هەولێر سلام لەتش عەلەیکم وەسەلام فەرموو دایەجان ئەوە کاکە منەوە ڕۆژێک تەلەفۆنم کرد بەهیە خانم ئەو ڕوبەناوی داچین حەمەدی کردم گوتم لە ڕاهی خوای یارمە من تەلەفۆنم کرد بابەجان تەلەفۆنتان لە بۆ نەهات یعنی بەڕاستی لە ڕاهی ڕقەمە چی کاک کەیفی لە ڕاهی خوای یارمە باشە دایەجان باشە دەست بۆ خوددا مەتعەمەک لە بکن مارمانە خواست کاک کەیفی دایکی محەممەد دایکی محەممەد قسەی لەگەڵ بکەن ئەو بەڕێزا ژمارەکەی منی بدەنێ با تەلەفۆنم بۆ بکە پشتیوان بەخوای گەورە چمان پێ بکرێت لە بۆی دەکەین ئینشاءالله ئەوەی کە مسلمانان پێیان بکرێت هاوکاری خەڵک بکەن بەداخەوە ینی ئەوەی کە گوێبیستی بوون ئەوە ڕاو بۆ چوونی چەند بەڕێزێکە تەمان ینی کە پەیوەندیان بە بەرنامەکەەوە کردووە و باس لە بارودۆخی هەرێمی کوردستان دەکەن باس لەو بێدەنجێ دەکەن باس لەو خەمساردی حکوومەت دەکەن باس لە یەک نەبوونی ئۆپۆزیسیۆن دەکەن هەر یەکەوە بە جۆرێک باس لە بابەتەکە دەکا بەڵام بەداخەوە دەڵێم ینی ئێمە دەبوایە ئێستا بەرنامە ڕێژی بکرێ بۆ زیاتر خۆشگوزەرانی خەڵک کار بکرێ بۆ ئەوەی کە داهاتی هەرێمی کوردستان ئەوەی کە هەیە زۆر بە عادلانە
زۆر بە شێوەیەکی شەفافانە چۆن دەڵێ لە خزمەتی خەڵک باە بەڵام ئەمڕۆ دەبینین کە دوو حزبی دەسەڵات هەر ئەو لەولا ئەمیش لەولا کەناڵی چۆن دەڵێ بەرفراوان دەکەنەوە و خەڵکێکی زۆر لەو کەناڵانە ئیش پێ دەکەن و هەروەها پارەیەکی زۆری لێ خەرج دەکەن خەڵکیش دەپرسێ هەر بۆ بەڕێزانە پەیوەندیان کرد بۆ پارە هەیە بۆ ئەم کەناڵ و بۆ ئەم هەموو مەشروعی خۆیان بۆ پارە نییە بۆ خەڵک بۆ پارە نییە بۆ موچەی خەڵک باوکی ڕەوەند لە کەرکووک ئەم کاتت باش وعلیکم السلام سڵای خوارد لەبێ زۆر سوپاس بەڵێ فەرموو نازانم من زۆر سەیرم بە خەڵکی کوردستانە دێ لە بەم حکوومەتە دێ ینی تۆ ئەمە 45 شەوە موچە نەدراوە ملەتیش خەمساردە من سەیری بێنێ بەس من قەنەعاتم وایە ئەم ملەتەی ئێمە کە درێ ملیۆنێک و 200,000 موچە خۆری هەیە قەنەعاتم هەیە 500,000 دەوام کە و فەرمان بەربەر گشتی پەنا دیوار و سەر دیوارە یعنی تۆ حکوومەتێک 10 ساڵە خەڵک دەوامەکات خەڵک لە هەموو چنی پێشەکان لە شارەوانی لە پێشمەرگا لە مامۆستا هەموو موچەخۆرێک هەموو موچەخۆری یعنی ئەم پیاوە کە دەوام ئەکا پێویستی بە بەنزینە پێویستی بە ڕۆژانی مەسرەفە یعنی من سەیرم دەم بۆ حکوومەتە دێ هەتا کەی ئەم حکوومەتە ئەم خەمساردیە ئەم ملەتە لە حکوومەتەکە خەمساردتر بەسە خەڵک بێزار بوو خەڵک نازانێت چی بکە نازانێت ئێستا تۆ سەی کە ئەم خۆپشانانە ئەیکرێ بە ناوی ئێرانەوە بەڵێ سەر سەرچاوم بەڵام قەنەعاتی من وایە بۆ چونی من وایە بۆ لە بیرچوونەی موچە و کۆمەڵە قەیرانە لەم هەرێمە یعنی حکوومەت تۆ وڵاتت پارێزراو نییە دەمانت نییە موچەت نییە ئیشوکارت نییە تەعیناتت نییە هیچ بوونەیەک نییە لە وڵاتە بەس چاوەڕێی چی لەم حکوومەتاکیە کورە ئۆپۆزیسیۆنیش ڕاز ناکە ئۆپۆزیسیۆنیش نییە بەسە بەسە 45,000 کورە ئەمە ساڵێک نییە 2 ساڵ نییە یعنی قەنەعاتم وایە بۆچینە ئەم ڕێکەوتن لەگە بەغدا کراوە دەرەسی 2 ملیار قەرزدارین هەم لەسەر حسابی ئەم ملەتە و بەغداش ڕێکەوتنیەکانە ئەوانی زەوان گەندەڵتر ڕێکەوتنە بەزوە لەسەر حسابی ئەم ملەتە هەژار و داماوە وڵات ئەو پارەیان ئەوها بەهادەردا و بڕۆ بەخێب دیاڵاوە 3 مانگ ڕۆی ئەوە مانگی یەکیش داوا بوو تۆ ئێستا موچەی نازان فێر بەتەمای مانگی سێری دەیت ئەوە هیچ ئەو 3 مانگەی ڕۆی هیچ لە نوێ کورە فاتحا ما بۆی جانە بەڵام کاکە مانگی یەکم پێیە بەسە بێزارن کاکە والله کاکە خەڵک بەڕاستی گەیشتە قاقای یعنی بێزار بوو ئۆپۆزیسیۆن نییە لە وڵات هیچ ئۆپۆزیسیۆن نییە هەمووی درۆکە لەگە ملەتە دەستەکان خۆش زۆر سپاس کاک باوکی ڕەوەند ئەمە دوا پەیوەندی بوو ئەوەی کە ئەو پەیوەندیش وەردەگرم ئەو با بکەین دوا پەیوەندی چێ با بزانین چێمان لەگەڵە کاک بەڵێ کاک موحسین لە هەولێر کاک موحسین سڵاوی خوارد لێبێ سڵاوی خوارد لێبێ بەڕێز زۆر سپاس کاک موحسین دوا پەیوەندی بزانین جەنابتان دەڵێت بەڕاستی کێشە زۆرە بەڵێ بەس ئەو خەڵکە هەربیدای ئەستایی هەموو لە معاشی بوون یعنی قەتسقی لەوەی نەکردووە گەر کابرا زەیرەکەی خۆی هەربیچی بچویتن یعنی ئیسای بە ڕۆژانی نەکرد یان بتی خەریکی ئیشکارێک سەر بەخۆی بوو هەموو چای لە معاشی بوو 500,000 بەزی لەمانی پاداتەوە سەعادەی پێش نێڕوان نەکەوێ هەستی و خەڵاس ئیشیش گەلە زۆرە بەس لەبەر بێگانەی بەبەر خۆمان ناکەین قەنەعات هەبیتن ئێستا بەس ئەو بێگانانە لە هەولێرە دەرسی لە کوردستان دەرکرێ بە ئێرانیتەوە بە سووریتەوە بە تورکیتەوە باوەڕ بکە دەبی کۆران مەکۆران لە دوو یعنی خەرچی گەڕی لە بۆ ئیشێ بەس ئیشەکە لە بۆ خۆمان نییە ئەوە نەفتەکەشە نەفتەکە لێ ناگەڕم بەفرۆشی ئەو بەغداد نە موچەکە لە بۆ دەنێری نەنەگەڕ نەفتەکەش بفرۆشی بە خۆشمان دەبایە لە ئەوە لە زیاد ئەوەی ئەهوم بینایە بەرزە بەرزکرێتەوە بەس کارگەدا بندرابایە ئەمە پێویستمان نە بە ئێران دەبوو نە بە تورکیا دەبوو هەمووشمان وا دیارە خۆخۆرینە ناوخۆ کەس پاپشتیەک ناگرێ جانی حەزبیش خۆی بە معارضە دەزانی بەیانی بڕۆ 2000 کرد دەبیتەوە یعنی دەبی خەڵک و حکومەت هەموو هاوکاریەک بیتن باش فکر کاتەوە بەڕاستی دەستەکان خۆش کاک موحسین جان زۆر سپاس بەڕێزان کە تا ئێرە بینەری بەرنامەکە بوون سپاس بۆ بەڕێزانی پەیوەندیان کرد داوای لێبوردن لەو بەڕێزانەش دەکەین کە نەیانتوانی پەیوەندیەکانیان وەرگرن ئیدی ئەوە قسەی خەڵکە و
ئەوەی کە باسی دەکەن ئەو گلەیانەی کە دەیکەن چ لە دەسەڵات و چ لە خەڵک و چ لە ئۆپۆزیسیۆن. خواتان لەگەڵ.